زیادبوونی کردەوە سەربازی و جموجۆڵەکانی داعش لە ئەفغانستان ئامانجلەی بێزارکردن و لاوازنیشاندانی حکوومەتەکەی تالیبانە کە دوای 20 ساڵ هەموو چەند مانگیەکە دەسەڵاتی گرتووەتە دەست. باپی سەرچاوە ئەمنیەکان ژمارەی چەکدارانی داعش لە ئەفغانستان بۆ سەر و 15,000 کەس مەزەندە دەکرێت کە زیاتر لە ناوچەکانی باکووری ئەفغانستان. مەترسی چەکدارانی داعش گەیشتۆتە ئاستێک لە توانایەندایە ئارامی و سەقامگیری وڵاتانی یاسای ناوەڕاست بشێوێنن. ئەمەش بۆ شکستی هێزەکانی ئەمریکا دەگەڕێتەوە کە ماوەی 20 ساڵ لە وڵاتەدا مایەوە نەیتوانی کۆتایی بەو چەکدارانە بهێنێت. بە پێچەوانشەوە دوای بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لەو ناوچەیە ئەو گروپە چەکدارانە بە بەهێزیەوە دەرکەوتنەوە. بە بڕۆی چاودێران زۆربوونی هێرشەکانی داعش لە دوای دەست بە سەرداگرتنی ئەفغانستان لەلایەن بزوتنەوەی تالیبان و کۆتایی هاتنی حکوومەتەکەی ئەشرەف غەنی زیاتر بۆ بێزارکردنی حکوومەتەکەی تالیبانە کە بە هەڵگەڕاوە ناوی دەبەن و دەیانەوێت لەو ڕێگەیەوە لاوازی و بێتوانای حکوومەتی نوێی کابوڵ نیشان بدەن. هەرچەندە لە دوای دەست بە سەرداگرتنی وڵات بەرپرسانی بسووتنەوەی تالیبان ڕایانگەیاند داعش لە ئەفغانستان شوێنی نابێتەوە، بەڵام بەپێی ئامارە فەرمیەکان ڕێکخراوی داعش ویلایەتی خۆراسان لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 120 هێرش و کردەی چەکداری ئەنجام داوە، لە 180 دژ بە بزوتنەوەی تالیبان بوون. بەپێی زانیاریەکان چەکدارانی داعش لەقی خۆراسان بەهێشێک لە لەقە بەهێزەکانی چەکدارانی داعش دادنرێت لە باکووری ئەفریقا تا خواروی خۆر هەڵاتی ئاسیا. هەر ئەوەشە وای کردووە چەکدارانی بۆ چەندین ناوچە بەڵاو ببنەوە، لاوانە ناوچە هۆزنشینەکانی پاکستان و ویلایەتی نەنگەرهار و چەند ناوچەیەکی دیکە. ئەمریکا و هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ لە ماوەی 2 دەی ڕابردوو نەک هەر نەیانتوانی بەسەر بزوتنەوەی تالیباندا زاڵ بن، بەڵکو بوونە هۆکاری دەرکەوتن و بەرهەمهێنانی ڕێکخرا و گروپی دیکەی هاوشێوەی داعشی خۆراسان. پاشکشانەوەی هێزەکانی ئەمریکا لە کۆتایی ئاب واتە مانگی 8 ئەم ساڵ لە راپۆرتێکدا ئاماژە بە مەترسی ئەمنیەکانی گروپە تیرۆریستیەکان لە ئەفغانستانەوە بەرەو خۆر ئاوە ئەمریکا کرا. لەو راپۆرتەدا ماڵپەڕی ڤۆیس ئۆف ئەمریکا ڕایگەیاند مەترسی گەورە لەسەر ئەمریکا و خۆراوە لەلایەن داعشی خۆراسانەوە دروست دەبێت، نەک ڕێکخراوی قاعیدە. هەوڵدان بۆ نانەوەی پشێوی و گرفت بۆ کارەکانی حکوومەتی نوێی تالیبان. سەرجەمیان ئەوە دەسەلمێنن داعش بە پلان کار لەسەر شێواندن و تێکدانی وڵاتانی ئیسلامی دەکات، هەرچەندە بەرپرسانی تالیبان پێشتر پێیان وابوو بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا داعش هێرش و تەقینەوەکانی لە ئەفغانستان ڕادەگرێت، بەڵام وا دەرنەچوو. ئێستا هێرش و پەلامارەکانی زیاتر بووە، بە تایبەت بۆ سەر دانیشتوانی شیعە مەزهەب کە ئەمەش دوور نییە دووبەرەکی تایفی لێ بکەوێتەوە.